دیارام بابەتە گرنگە و پێویستە کە زۆر کاری لەسەر بکرێت ئەویش بابەتی ئەدەبیاتە ئەوەندەی کە ئێمە زۆر کات قسە و باسەکەین لەسەر هەندێک بابەتی ئەدەبیات و بەتایبەت کە وەرجێڕانیش بۆتە بەشێکیان ژانرێک لە ئەدەبیات کە ئێستا لە وڵاتانی جیهان و بەتایبەتیش کورد زۆر سوودی لێبینێ لە وەرجێڕانی و کتێبانی کە سەرچاوێکی گرنگن بۆ ناو کتێبخانەی کوردی لە ئێستاە گرنگە ئەمە پێچەوانە بکرێتەوە واتە ئەو بابەتە کوردیانەی کە جێگای مشتوم ڕوقسە هەڵگرتنن وەرجێڕێتە سەر زمانەکانی تر لەم نێوەندایەکێک لەو کەسانی کە زۆر با بڵێن ناوێکی درەوشاوە ئەسێرێکی دراوشاوی نێو ئەدەبیات و فەلسەفەی کوردی شاویش ڕووناکبیر بەختیار عەلیە لە ئێستاە یەکێک لە ڕۆمانەکانی بە ناوی جەمشید خانی مامم کە هەمیشە با لەگەڵ خۆیان ئەیبرد وەرجێڕاوەتە سەر زمانی ئەڵمانی و جگە لەمە چەندین ڕۆمانی تریشی هەیە کە وەرجێڕاوەتە سەر زمانەکانی تر بەڵام ئەم ڕۆمانە نوێترینێتی کە بە زمانی ئەڵمانی نووسراوەتەوە وەرجێڕانی بۆ کردووە. بەختیار عەلی لە هەمان کاتا ڕۆمان نووسە و شاعیرە و یەکێکە لە ڕۆشنبیرەکانی کورد مەرجی تاقانی دوم یەکەم ڕۆمانەتی کە بڵاوی کردوێتەوە لە ساڵانی هەشتاکانە و دواتریش چەند وتارێکی ئەدەبی و فەلسەفی بڵاو کردوێتەوە لە ساڵانی 90ەکانیشا چەندین کۆڕ و سیمیناری کردو لەسەر بابەتی فەلسەفە و بابەتی ئەدەبیات و گرنگترین و جەختکردنەوەشی زیاتر لەسەر بابەتی ئەدەبیاتی کوردی بووە و لە نووسینەکانی ڕەنگیاوەتەوە کە ئەم نەک وەک ڕووناکبیرە بەڵکو ئەتوانین وەکو هەندێک تەکستی فەلسەفیش سێری خوێندنەوە بۆ باگراوندی ئەم ڕووناکبیرە کوردی کورد بکەین ئەبینین کە ڕۆمانەکانیشی لە جیهانە دەنگانەوەی تایبەتی خۆی هەبووە هاوشان لەگەڵ ئەو نووسینانی تری هەندێک لە نووسرە دیارەکانی کوردیش کە وەرجێڕاونەتە سەر چەند زمانێکی کوردی بۆ نمونە لەوانە خوا لێ خۆش بوو و شێرکۆ بێکەسە هەروەها ڕووناکبیر بەختیار عەلیش گۆڤاری ڕاهەند کە گۆڤارێکی ئەدەبی و بەتە نووسینە ئەدەبی و فەلسەفیەکانیان تێدا بڵاو کردەوەش بەشێک بۆ لە دەستی دامەزرێنەوە خۆشی بابەتەکانی تێدا بڵاو کردوێتەوە بە خۆشحاڵیەوە ئێستا ڕۆمانی وەرجێڕاوەتە سەر زمانی ئەڵمانی بە هیوان کە خوێنەری ئەڵمانیش تاو بێنە نێو ژانری ئەدەبیاتی کوردی و سوود وەرگرتن لە ڕۆمانی کوردی یان خوێندنەوە هیچ نەبێ بۆ ئاشنایەتی کە ببێتە پردێک بۆ ناساندنی کەڵچەر و زمان و ئەو کەسایەتیانی کە لە نێو ڕۆمانەکەشان کە کوردن ببێتە نەسانێک بۆیان. ڕۆمانی جەمشید خانی مامم کە هەمیشە با لەگەڵ خۆیان ئەیبرد با زمانی ئەڵمانی بڵاوکرێتەوە. ڕۆژی 23 ڕۆمانی جەمشید خانی مامم کە هەمیشە با لەگەڵ خۆیان ئەیبردین و سەر بەختیار عەلی بە زمانی ئەڵمانی بڵاوکرێتەوە لا زۆربەی کتێب فرۆشە سەرەکیەکان لە ئەڵمانیا و سویسرا و نەمسا لەبەردەستا بێت. ڕەخنەگری ناسراوی خانمی ئەنجلا شادەر کە زیاد لە 20 ساڵ بەرپرسی بەشی ئەدەبیاتی ڕۆژنامەی نیوزیۆرخیشە ترازی تۆنگا کە بە یەکێک لە دایکانی ڕەخنی ئەدەبی سویسی دانرێت با وتارێکی درێژ پێشوازی لە دەرچوونی ڕۆمانەکە کردووە. وتارەکە بە نامی شانویەکانی فەنتازی بۆ بەتاڵکردنەوەی وەحمە.